هێرشی سوپای تورکیا و گروپە ئۆپۆزیسیۆنە سووریا هاوپەیمانەکانی بۆ سەر کانتۆنی عافرین لە ڕۆژاوای کوردستان 51 ڕۆژی تێپەڕان. سوپای تورکیا با بەردەوامی لە ڕێگەی فڕۆکەی جەنگی و تۆپخانەکانیەوە بردمانی بەرەکانی شەڕ و ناوچەکانی نیشتەجێبوونی هاوڵاتیانی مەدەنی دەکات. هێرشەکانی سوپای تورکیا و گروپە هاوپەیمانەکانی لە هەردوو میحوەری شەڕال لە ڕۆژهەڵات و جێندرێس لە ڕۆژاوای عافرینەوە بۆ سەر شارەکە چڕ بوونەتەوە کە تەنها چەند کیلۆمەترێک لە ناوەندی کانتۆنی عافرینەوە دوورن. باهۆی بردمانی سوپای تورکیا لەسەر زۆرینەی ناوچەکان دانیشتوانی زۆرینەی گوند و شارۆچکەکانی عافرین ڕویان لە ناو شارەکە کردووە. باهۆی زیادبوونی بردمانی سوپای تورکیاش بۆ سەر شاری عافرین ژمارەی قوربانیەکان بەردەوام لە زیادبووندا. لای خۆیەوە هێزەکانی سووریای دیموکرات ڕایگەیان شەڕڤانان بەرگریەکی سەخت دەکەن. جەختی لەوەشکردەوە ڕێگە بە پێشڕەوی سوپای تورکیا بۆ ناو شاری عافرین نادەن. هەروەها خۆبەڕێوەبەرەتی دیموکراتی کانتۆنی عافرین هۆشداری لەبارەی دۆخی شارەکەدا و ڕایگەیان ئەگەر کۆمەڵگەی نێودەوڵەتی و ئەنجومەنی یاساییش بەردەوام بن لە بێدەنگی ئەوە کارەساتی مرۆیی لە عافرین ڕوودەدات. لالایەکی دیکەشەوە کۆما جڤاکن کوردستان کەجەکە بانگەوازێکی سەبارەت بە دۆخی عافرین ئاراستی وڵاتانی گیان کرد و دەڵێت وا خەریکە شارێک لەلاەن دووەم سوپای بەهێزی ناتۆ لە ناو دەبرێت. کەجەکە ڕایگەاندووە هەموو ئەو وڵاتانەی تەنها سەیری ئەو شەڕەنە بەرامبەرە دەکەن و هیچ هەڵوێستێکیان نییە بە تایبەتیش ئەندامانی ئەنجومەنی یاساییشی نێودەوڵەتی لەم ڕووداوانەدا بەرپرسیارن. هێرشی تورکیا بۆ سەر عافرین و بێدەنگی وڵاتانی جیهان بە تایبەتیش ئەمریکا و رووسیا نیگەرانی و گومانی گەورەی لەسەر سیاسەتی ئەو هێزانە بەرامبەر کورد لە سووریا دروست کردووە. با گوێرەی راپۆرتێکی ڕۆژنامەی شەرقوڵ ئەوسەد لە 2 ڕۆژی ڕابردوودا ڤلادیمیر پۆتینی سەرۆکی رووسیا نامەیەکی ئاراستەی بە شارەسەت کردووە کە تیایدا داوای لێ کردووە هێزەکانی لە عافرین بکشێنێتەوە و پەرسی عافرین بۆ ڕێککەوتنی سێخۆڵی نێوان رووسیا و ئێران و تورکیا جێبهێڵێت. نامەکە لە ڕێگەی ڤالێری گراسیمۆڤەوە کە بەرپرسێکی سەربازی رووسیایە گەندراوەتە دەستی ئەسەد. تیایدا داواش کراوە هێزەکانی سوپای سووریا لە 10 خاڵی نزیک ئازاز و تەلڕەفات و نوبل و زەهرا جێگیر بکرێن کە لە ئێستادا لە دەستی تورکیادان.